نێزی حەفت مەه بەسەر دەستپێکردنەوە ئۆپراسیۆنە کۆنتڕۆلکردنا مووسڵێ دەرباز دەبە و دە نەهادەژی چەکدارێن داعشتنێژ سەدا 10 یاوی باژاری بدەستوە مایە. فەرماندەیە ئۆپراسیۆنێ نەینەوە ڕاگەان بەرەف پێشڤەچۆنە هێزێن عێراقی لە ڕۆژاوایە باژارێ مووسڵێ بەردەوامە و تاخە ئیسلاح زراعی یەکەمین کۆنتڕۆل کریا. پۆلیسên فێدرالیژی کو di şerê Rojavayê Mosulê de rolê wanî berfireh hebûye kontrolkirina nexweşxaneya Nûrî lê wî beşa wî bajarî ragihandin û amajeveyekê kirin di rûbirûbûnan de berpirsê şerعiyê Daeş lê Mosulê û berpirsê aborî û sê xwekujên din hatîne kuştin. Saziya Stixbaratiya Iraqê jî kuştina 5 serkirdeyên Daeş li çend êrişekên asmanî lê Mosulê ragihand. سەبارەت بە دەما کۆنتڕۆلکردنا تەواهیە باژارێ مووسڵێ عوسمان غانمی سەرۆگەرکانی ئارتێشە عێراقی ڕاگەهاند بەریا مەها ڕەمەزانێ سەرکەتنێ دێ شەڕێ دژی داعش لە مووسڵێ دێ ڕاگەهینین و ئەو چەند تاخێن کوماینە دێ کۆنتڕۆل بکەین. ژێبلی ناوەندا باژارێ مووسڵ لە ڕۆژاوایە پارێزگا نەینەواژی هێرشێن حەشدا شعبی بۆ سەرچەکدارێن داعش بەردەوامە و ڕۆژە ئینیە حەشدا شعبی و ئۆپراسیۆنێکە نو لە ناوچەیە ڕاگەهاند. ئۆپراسیۆنە نویە حەشدا شعبی ئارمانجێ کۆنتڕۆلکردنا ناحیا قەیرەوانیا سەر بە قەزایە شنگال و گوندێن دەردۆراوەیە کو دوێ چارچۆڤەیەدا و پشتی دەستپێکردنا شەڕ و پەفچۆنان گوندێ ئەبولحاف کۆنتڕۆلکردن. هەفدەم فەرماندەیەکێ پێشمەرگە لە سنوورێ شنگال ڕاگەهاند هەیانەها نەه کۆمەڵگە لە باشوورێ شنگالێک و بەرێ ئێزدی تێدا ئاکنجی ببوون دەبن دەستێ داعشدایە. ئەگەر لە سەر وانژی فەرمان بوان بێکردن ئەvە دە حاڵەتە ئامادەباشیێدانە بۆ ڤەلڤین پێکردن و کۆنتڕۆلکردنا وان ناوچەیان. هەرچەندە لە هەفتەی تشرینە یەکەم یا ساڵا بووری ئۆپراسیۆنە کۆنتڕۆلکردنا باژارێ مووسڵ دەست پێ کرد لێ هەیانەها داعش چەند تاخێکێن ڕۆژاوایە وی باژاری و قەزایە تەلعفەر بدەست بەمایە. هێزێن عێراقی بە حەژوەیەکێ دکەن بە سەدەما هەبوونە هەژمارەکە گەلێک ژێ وڵاتیên سڤیل لە ناوچەیەن دبن دەستێ داعشدا نکارن وەکە پێویست پێشڤەچۆنان بکەن بە تایبەت لە ناوچەیەن تاخا کەڤن یا مووسڵێ کۆبسەدەما بەرتەسکیە کۆڵانان و کارانینا وڵاتیên سڤیل وەک مەرتاڵێن مرۆڤی ژالیە چەکدارێن داعشڤە ئەرکێ هێزێن عێراقی گرانتر بووە.